گرنگی بابەتەکە بە پێویستمان زانی ڕاستەوخۆ لە ئەستودیۆ میوانداری خاتوپەروین بکەین. خاتوپەروین بەخێر بێ. سەرسپاس بۆ ئەم بانکێشتان بۆم بەسەرکردنەوەتان بەیانیتان باش هەموو باینێکتان هەر باش بێ. زۆر سپاس بەیانی ئێوەش باش. مامۆستا پەروین بە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەگەر بکرێ پێناسەیەکی سەرمایی کۆمەڵایەتی و کوالیتی خوێندنمان بۆ بکەین هەڵبەت کە ئەمە بەشێکە لە نامەی دکتۆراکەت. بەڵێ خۆی توێژینەوەکەم بە ناوی ڕۆڵی ڕەهەندەکانی سەرمایە کۆمەڵایەتی لە باشترکردنی کوالیتی خوێندن لە بەڕێوەبەرێتی پەروەردەی گشتی دراسە مەیدانی یعنی توێژی تێزێکی مەیدانیە لە بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی. ئەم بابەتە کە پێناسێکی سەرمای کۆمەڵایەتی بکەین ئێمە تاوان سەرمای کۆمەڵایەتی بە پێی مێژوو بە پێی زاناکان بە پێی ئینەکان کۆمەڵێ پێناسەی جیاوازی هەیە بەڵام من ئەو پێناسەیە باسەکەم کە لە ناو توێژینەوەکەی خۆمە بەکارمێناوە بریتە لە بوونی تۆڕێک لە شەبەکەی کۆمەڵە لە شەبەکە یا بڵێن تۆڕێک لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە کارلێکی کۆمەڵایەتی تایدا ڕوو ئەدات ئەمەش پەیوەستە بەچی بەبوونی ئەمە بێت هۆکاری بوونی سیقەیەکی ئیجتیماعی متمانەیەکی کۆمەڵایەتی لە ناوان بوونی ئەم شەبەکە ئەم تۆڕە کۆمەڵایەتیە دروستەکات ئەمەش هۆکارێکە بۆچی ئەمە تەوان ئەم پەیوەندی و ئەم کارلێک و تێ هەڵکێ کارلێکردن و تێ هەڵکردن و علاقە پەیوەندی کۆمەڵاتیانە لەسەر بنەمای یاخۆ لە چوارچێوەی سنووری بە هاوڕێن ڕێسا کۆمەڵایەتیەکاندا. ئەمە پەیوەست ئەەکەین بەچی بە دام و دەستگا پەروەردەیەکانی ناو وەزارەتی پەروەردە چۆن ئەمە ڕۆڵی بینیوە وەکو داخڵبوویەک مدخەلێک کاریگەری هەبێ لەسەر چی لەسەر کوالیتی خوێندن لە وەزارەتی پەروەردەیە. بەڵێ مامۆستا پەروین گرنگترین ڕەهەندەکانی کۆمەڵایەتی کە لە توێژینەوەکە تاخراوەتە ڕوو هەروە پێنوێنەکانی کوالیتی خوێندن کامانن ئەگەر بۆمان باس بێ. ڕەهەندەکانی تەمان پێناسەی کوالیتی خوێندنمان نەکرد کوالیتی خوێندن بریتێ لە توانای دام و دەستگا تربەویەکان پەروەردەیەکانی وەزارەتی پەروەردە لە چی لە توانیان لە بچی لەوەی کە بتوانن جارێکی تر سوودمەند بن لەو توانە مرۆیی و مادی و بەشەری مرۆیی و کۆمەڵایەتی کە لە ناو وەزارەتی پەروەردە هەیە بە مەبەستی چی مەبەستی باشکردنی کوالیتی خوێندن لە ناو وەزارەتی پەروەردەیە. و سەرمایی کۆمەڵاتی لە کۆمەڵی ڕەهەند پێکێت بەڵام ئێمە 5 ڕەهەندمان دیاری کردووە کە پەیوەست بە پەروەردەکردن بە خوێندن لە ناو وەزارەتی پەروەردەیە. ئەم 5 ڕەهەندەش بریتە لە شەبەکەیەکی ئیجتیماعی کە خۆی ئەمە تەواجودی هەیە لە ناو بوونی هەیە لە ناو وەزارەتی پەروەردەیە هەر بە وێنە دەیان ناوە بەڵام ئەم شەبەکە کۆمەڵایەتیە کە پێکاتوە لە مشریفەکان مدیر مامۆستا خوێنکار من بینەئەن لەسەر ئەم شەبەکە کۆمەڵایەتی ئیشم کردووە. بە مەیدانی بابەتەکەم بۆ بەشێکی لێک تێگەیشتن و نزیککردنەوەی کوالیتی خوێندن لە سەرمای کۆمەڵاتی لەسەر ئەمە بنیام کردووە بینە ئەم کردووە. ئەمە 5 ڕەهەندمان بۆ داناوە ڕەهەندی یەکەم بریتێ لە شەبەکەی کۆمەڵاتی دووەمیان عیلاقە پەیوەندی کۆمەڵاتیەکانە سێمیان تەفاعل و تەبادلی ئیجتیماعی بۆ بۆرن لەبەر من بە عەرەبی نووسیمە ناچارە مۆسەڵەحەکان زۆر بەکارمێناوە بە عەرەبی ئەگەنا ئەزانم کوردی و بە کوردیچینەکەم. چوارەمیان بریتە لە متمانەی کۆمەڵاتی پێنجەمیان بریتە لە بەها و ستاندەردە کۆمەڵاتیەکان القیم والمعايير الاجتماعية لە ناو مجتەمەعە. بۆ ئەمە چیمان کردووە پێنوێن مؤشر پێنوێنی پێڵێن پێنوێنەکانمان داناوە کۆمەڵی پێنوێنمان داناوە لە ناو بۆ کوالیتی خوێندن کاریگەری ئەمانە وەکو گۆڕاوێکی سەربەخۆ لەسەر 9 پێنوێن لە پێنوێنەکانی کوالیتی خوێندن ئەمانش بریتین لە سیستمی پەروەردە و تەقییم امتحانات و منهج و طرق تدریس و ڕضای تەلەبە و تەحصیلی علمی و ديمقراطي تعليم ومساواة اجتماعية. ئەمانە بۆکو گۆڕاوی تابع ئەمەی تریشە وەکو گۆڕاوێکی سربەخۆ کاریگەریان لەسەر گۆڕاوە تابعەکان. بەڵێ مامۆستا پەروین نۆ پێوێن هەبوو لە توێژینەوەکە. بەڵێ ئەم نۆیەمان بەڵێ نۆ پێنوێنمان دیاری کردو وەکو مؤشر عادڵە پێنوێنی کوالیتی خوێندن لە ناو وەزارەتی پەروەردەیە ئەمەش بۆکو چی وەکو منزومەیە وەرمانگرتووە وەرمگرتووە نەوەکو دانیشتن لەسەر 1 پێنوێن یا 2 پێنوێن منزومەیە کە دابەش ئەبێ ئەم منزومەیە بەسەر کێ بەسەر مشریف و مدیرەکانە هەر نوێیمان بەرپرس کردووە مشریف و مدیر لەبەر ئەوی شت داخڵەکاتە ناو وەزارەتی پەروەردەیە هەر نوێیمان کە ئیسیبیانەکەمان دروست کردووە هەر نوێیمان پەیوەست کردووە بە مشریف و مدیرەوە دوایە ئەم نوێیە دابەشمان کردووە لەبەر ئێمە کردوانە بە پرۆسە
مەبەسە ئەمە نەهاتوین تەنها فۆرمێ دروستکەین بۆ یەکین لەبەرەوەی پێمان وایە مدخەلمان هەیە عملیە بڵێن پرۆسەکە کە ئەکرێت و دەرهاویشتەشمان هەیە دەرهاویشتەی ئەمەمانێت دەرهاویشتەکە کێیە ئەم نوێمان دابش کردو بەسەر مامۆستای پۆلی 12 کردومانە بە پرسیار لەسەر مامۆستای پۆلی 12 و چواریان پێنجیشمان بۆ خوێنکارانی دەرچووی 2022 بۆ 23 پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی سلێمانی پۆلی 12 بەڵێ مامۆستا پەروین کەواتە ئەتوانین بڵێن بگەینە ئەو دەرەنجامەی بڵێن کێشەی توێژینەوەکە چیە بەشێوەیەکی بەڵێ کێشەی توێژینەوەکە بریتە لە ئەوەی کە بمانەوێ ئێمە کێشەی سەرەکیمان ئەوەیە تێبگەین لەوەی ئایا دەوری هەیە سەرمای کۆمەڵاتی بەم پێنج ڕاهەندەوە کە ئێمە دیاریمان کردو تەمان ڕاهەندی تری زۆرە بەڵام ئێمە ئەم پێنج ڕاهەندەمان دیار کردووە و پێنوێنەکانی کوالێتی خوێندنی شار زۆرە و پێنوێنی ترمان هەیە بەڵام ئێمە پێنجمان بە پێی ضرورێت و بە دوواداچوونی خۆمان لە لایەنی تیۆری و لە لایەنی مەیدانی ئەمەمان دیاری کردووە کێشەی توێژینەوەکمان بریتێوێ ئایا لە ناو دام و دەستگا پەروەردەیەکانی وەزارەتی پەروەردە ئەم پێنج ڕاهەندە توانراوە کاری لەسەر بکرێت و ببێتە هۆکارێک بۆ بەرەو پێشچوون یاخۆ بڵێن بۆ کوالێتی خوێندن ئەمە بابەت کێشە سەرێکێکمانە جا پرسیارمان کردووە لەسەر توانای مؤسساتی دام دەستگا پەروەردەیەکان پرسیارمان کردووە لەسەر ئەم منهەجەی کە هەیە ئەنجا پرسیار کێشەیەکترمان بە ڕێگەیەکی زانستی ئێمە بگەین بەمانەوەکو بە ڕێگەیەکی هێن بە چۆن بڵێن پرۆسێسێکدا بنین بۆ ئەم لێک تێگەشتنە باشە مامۆستا پەروین گرنگی توێژینەوەکە لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە چییە بۆ وەزارەتی پەروەردە و بەتایبەت بەڕێوەبەرتی پەروەردەی سلێمانی بەڵێ گرنگی توێژینەوەکە لەوەدا ئەبینینەوە ئێمە وەکو بابەتێکی زانستی وەزارەتی پەروەردە ئەم پێنج ڕاهەندەی کە دیاریمان کردووە چۆن وەزارەتی پەروەردە زیاتر هاندان تەشجیعکردن یاخۆت خستنە بەرچاوی ئەمە خۆی من لەبەرەوەی لە وەزارەتی لەناو پەروەردە ئیشم کردو لەناو پەروەردەم تا ئێستا خۆم بە تەواوی هەستم بەبا ینی خۆی دائیمەن هەموو بابەتێک سەرچاوە لە هەستی توێژەرەوە وەرەگرێ هەستم کردووە بەوەی کە ئەمە هەیە بەڵام ئایا وەکو مادەی سێم یا بڵێن وەکو سەرچاوی سێم کە ئێمە سەرچاوی مادیمان هەیە سەرچاوی بەشەریمان هەیە سەرچاوە کۆمەڵاتیەکانمان هەیە لە هەموو دام و دەستگاک لە هەموو مؤسسەیە لە مؤسسەکانە لە هەموو مؤسسەیە لەناو مؤسسەکانە ئەمەمان هەیە بەڵام ئایا توانراوە لەناو وەزارەتی پەروەردەیە وەکو پێویست هەیە بوونی هەیە ئەڵم شەبەکەکە هەیە هەمومان ڕۆژانە علاقات پەیوەندیمان هەیە ڕۆژانە سێقەمتمانە ئەگۆڕینەوە ڕۆژانە تەفاعل و تەبادولەکەین لە سنووری چی لە سنووری بە هاوڕێنمایە کۆمەڵایەتی و یاساییەکان کە ببێ ئەم دەستگا دانراوە بەڵام توانراوە سوودی لێوەربگیرێت ببێتە هۆکارێک بۆ بەرەو پێشچوونی کوالێتی خوێندن غەرەزی ئێمە لەمە ئەوەیە ئەمانەوێت بە تەواوی دڵنیابین یا دەری خەین کە ئەمە بەڵێ کاریگەری و ڕۆڵی هەیە لەسەر چی لەسەر گەشەپێدانی یا بڵێن سەر بەرەو پێشچوونی کوالێتی خوێندن یا کوالێتی خوێندن ئەستێک لە ئاستەکان ببرێت بەڵێ مامۆستا پەروین نمونەی توێژینەوەکە چۆن وەرگیراوە شێوەیەکی گشتی من ئەم توێژینەوەیە لە ڕووی نەزەریەوە لە ساڵی 1992ەوە هەرچی کۆنفراس و یاسا و ڕێنمایەکی کە بەردەستم کەوت بێت و بمتوانی بێ پێی بگەم لەناو وەزارەتی پەروەردە کۆم کردێتەوە پەیوەندێکم دروست کردووە لە بینی ئەم پێنج ڕاهەندە لەگەڵ ئەم نۆ پێنوێنەیە نمونەی توێژینەوەکەمان بریتی بۆ لە سێ شەریحە سێهینمان وەرگرتووە لەناو وەزارەتی پەروەردەیە یەکێکیان بریتی بۆ لە سەرپەرشتیارە بەڕێزەکان لەگەڵ بەڕێوەبەری 22 قوتابخانە کە وەکو سەمپڵ وەکو نمونە وەرم گرتووە لەناو پەروەردەی ڕۆژهەڵات بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئەمە 100 مشریفان وەرگرتووە لەگەڵ 100 مامۆستای پۆلی 12 ئامادەی وەزائیدەن 300 خوێنکاری دەرچووی پۆلی 12 مان وەرگرتەوە وەکو مخرج تەمان ئەم مشریفانە وەکوچی وەکو مدخەل کە شت داخڵەکەن لەگەڵ مدیری مەکتەبەکان لەبەرەوەی ئێستا ڕۆڵ و مەهام و پێگەی مدیری مەکتەب ئەوە نییە تەنها ئیدارە بکات دەوری ڕۆڵی مشریفیش ئەبینی بەپێی چی بەپێی ئەو پرۆژەیە کە وەزارەتی پەروەردە هەیەی بریتە لە پرۆژەی بنیادنانی تواناکان بەپێی ئەمە مشریف ئێستا ڕۆڵی سەرپەرشتیاری ئەبینێت داخڵ ئەبێتە ناو وەزارەت ناو پۆلەکانەوە لەگەڵ مامۆستاکانە
ئەمەمان کردو بە ستافێک ئەمە وەکوچی وەکو مدخل کە شت داخڵەکەنە ناوچی ناو پرۆسی پەروەردە و فێرکردن لە ناو قوتابخانەکانە مامۆستا چی یەکە مامۆستا هەڵەسێ بە کارەکە مامۆستای پۆلی 12 ئەم عملیە ئەم پرۆسێسە جێبەجێ ئەکات ئەرکەکە لەسەر مامۆستا ئەی دەرهاویشتەکەی کەیە دەرچوانی پۆلی 12 مان وەرگرت وەکو نمونێ دەرهاویشتەکە هەموو خوێنکارێکە بەڵام ئێمە لەبەرەوەی بابەتێکی بەحسە ناتوانین هەمووی کۆکەینەوە هەموو قۆناغەکان وەربگرین واماندانا کە دەرچوانی پۆلی 12 2022 بیکەین بە مخرج بە دەرهاویشتەی ئەم بابەتە ئامانجەکەمان زیاتر ئەوەیە ئایا ئەم پێنج ڕەهەندە کاریگەریان چۆنە لەسەر کوالێتی خوێندن و بە ڕێگەی نەزەری تیۆری لە ڕێگەی پەیوەندی دروستکردن لە بینیانە بەپێ ئەمە لەگەڵ مەیدانەکە کە بەپێی ئەحسا داتا ئەو ئیسیبیان مقیاسی کە دروستمان کردو پێوەرەی کە دروستمان کردو بۆ هەرسێ بڵێن هەرسێ فیئەکە بەڵێ کەواتە مامۆستا پەروین گرنگترین ئەنجام و دەرەنجام کە توێژەت پێی گەیشتووە بەڵێ ئێمە گەیشتین بە کۆمەڵە دەرئەنجام یەکێ ئەنجام وەکو ئەنجام گەیشتین بۆی کە بڵێ ڕاهەندەکانی سەرمای کۆمەڵایەتی تا نزبەیەکی دیاریکرا و کاریگەریان هەیە لەسەر چی لەسەر کوالێتی خوێندن و لەگەڵ ئەمە چیمان دیاریکرد گرنگترین ڕەهەند لە ڕەهەندەکانی سەرمای کۆمەڵایەتی کامە ڕەهەندەیە بریتە لە ڕەهەندی القیم والمعايير الاجتماعية کەواتە بەها کۆمەڵایەتیەکان و بەها و ستانداردە کۆمەڵایەتیەکان گرنگترین ڕەهەند بوو کە زۆرترین نسبەی وەرگرت ئەمەش ئەمانگەێڕێتەوە بۆ ئەوەی ئێمە لە کوردستانە پێویستمان بەچی هەیە پێویستمان بەوە هەیە زیاتر ئیلتیزام بکەین بەو بەها کۆمەڵاتیانەی کە لە ناو کۆمەلگای هەیە ئەمەش ئەمان با بۆچی بۆ معریفەیەکی خۆماڵی کەواتە ئێمە ئەوەی پشت ببەستین بەوەی لە دەرەوە شت بێنین بۆ پەروەردە بابین کار بکەین لەسەر چی لەسەر ئەم معریفە خۆماڵی کە هەمانە هەڵقوڵاوی ناخی مجتەمەعەکەمان بێ پەروەردەکەی یا ئەو شتانی کە داخلی وەزارەتی پەروەردەیە ئەو گۆڕانکاریانی کە ئەیکەین هەڵقوڵاوی ناو مجتەمەعەکەمان بێ ئەمە یەکێک بوو یەکێکی تر لە ئەنجامەکان کە پێگەیشتین مامۆستایان بە هیچ جۆرێ گاپێک هەیە بڵێن فەجوە گاپ بۆشاییەک هەیە لە بینی ڕەئی مشریفەکان مامۆستایان و خوێنکاران بۆ نمونە مشریفەکان نسبەتێکی باشیان وەرگرت لە وەی کەوا بەڵێ کاریگەری هەیە بەڵام مامۆستا بۆ نەکوالێتی خوێندن هەیە لەناو وەزارەتی پەروەردەیە بەڵام مشریف و مدیرەکان بەڵام سیرمان کرد مامۆستا سەفر بوو بە پێی داتای ئەحسا مامۆستا دانینە نابەوەی کە بڵێ ئەمە چیە ئەمە کوالێتی خوێندن هەیە لەناو وەزارەتی پەروەردەیە ئەمە تەمان کوالێتی خوێندن ئێمە چۆن دەرمان هێناوە بە پێی ئەم بابەتەی من ئیشمان لەسەر دووشت کردووە ئیدراک هەز بە چی ئەەکەی لەبەرەوەی ئێمە کە بەحوسی تربەوی ئەەکەین پێویستە بەحوسی تربەوی بەحوسی مستەقبەلی بێ من نەهاتووم بڵێم مامۆستا تۆ ئێستا هەز بە چی ئەەکەیت یا خوێنکاری بەڕێز تۆ ئێستا هەز بە چی ئەەکەی پرسیارم لەوە کردووە درک بە چی ئەەکەیت درکت بە چی کردووە و پێشبینیش چی ئەەکەی بۆ داهاتوو لە مقیاسەکەمان کەواتە پێنج وەڵامم داناوە بۆ درکردن پێنج وەڵامیشم داناوە بۆ پێشبینیکردن ئەمە پێشبینیەکە چیمان پێڵێ ئێمە کوالێتیمان دەرێنە هەر کاتێ درکردنی من کەمتر بوو لە پێشبینیەکەم ئەوە کوالێتی نییە چین دایمەن تۆ کە شوێنێ هەستکەی بەرەو باشی ئەچێت پێشبینی باشی بۆکەیت کە پێشبینەکەت باش نەبوو کەواتە کوالێتی خوێندن نییە کە پێشبینەکان باش بوو بۆ داهاتوو کەواتە کوالێتی خوێندن هەیە من پێشبینێکەکەم بۆ جەنابەت و درکێکیشم هەیە کە هات و ئەم درک و پێشبینیە نەتیجەکەی سالب بوو بڵێ ناقص دەرچوو ئەمە کوالێتی خوێندن نییە ئەم گاپە پێمان ئەڵێ کەواتە شتێک هەیە لێرە خەلەلێک هەیە لە بینی ئەم سێ شەریحەیە ئەم سێ کۆمەڵەیە لەناو وەزارەتی پەروەردەیە لە ناو دەستگا پەروەردەیەکانە پێویستە بەڕاستی پیاچوونەوەیەکی تر بکرێت وەزارەتی پەروەردە و بزات پەروەردەی سلێمانی بەڕێبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا وا کە بۆشاییەک هەیە گاپێک هەیە لە بینی ئەمە بۆ مشریف بۆچینی وایە پێشبینی وایە نابێت ئەم جیاوازی هەبێ جیاوازی بەڵام ئەبێ ڕێژەیی بێت نابێت بەم شێوازە بێت مامۆستا پەروین من دوا پرسیارە ئاراساکەم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە کەواتە گرنگترین ڕاستپاردە و پێشنیارت بۆ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرەتی پەروەردەی سلێمانی چی؟ بەڵێ بۆ وەزارەتی پەروەردە و دامدەستگا پەروەردەیەکان بەگشتی پێشنیارمان ئەوەیە کە زیاتر کارمەندان ئێمە ناومانەوە العاملین لە عەربیەکەیە کارمەندانی وەزارەتی پەروەردە و دامدەستگا پەروەردەیەکان گرنگی بدەن بە ڕۆڵ یا بڵێن بەرجەستەکردنی دن و گرنگیدان بەم پێنج ڕەهەندانە کە سەرمایەکی کۆمەڵایەتیە
لە ناو پرۆسەی پەروەردە و فێرکردنا ڕۆڵ و ئەرکی هیچ کەمتر نییە لە سەرمایەی بەشەری و سەرمایی مادی ئەمە زۆر جار هەر چاومان بەوە ئەبینێ کەمتر ئەبینین لە ڕووی علاقاتی ئیجتیماعی و متمانەی کۆمەڵایەتی و ئەمانە کە ڕۆڵیان هەیە لە ناو پەیوەند بنەمایەک یاخۆ بڵێین لە کاریگەریان لەسەر ستراکچەری کۆمەڵایەتی بینای کۆمەلگا هەیە. ئەمە وەکو وەزارەتی پەروەردە زیاتر گرنگیشی داوە وەکو من لە ساڵی 1992ەوە بەڵام لە ڕووی نەزەریەوە تاوان لە 92ەوە بە پێی یاساکانیان بە پێی کۆنفرانسەکان من گەڕاوم بە دوای ئەوە بیدۆزمەوە ئەم شتە ئەمە بە پرۆسێسێکی زانستی بۆ ڕێکخستووە لە ناو تێزەکەمە چۆن عملیەیەک معمەلیەت یەنێ داخلی ئەەکەیت عملیەیەکە ڕوو ئەدات و بخرەجێکەکە بەم شێوازە هاتوو وەزارەتی پەروەردەم بەم کارگەیە شوباندووە ئەمەم کردو ئەمە بۆ وەزارەتی پەروەردە بەڕاستی زیاتر ئەو کەسانی کە کارەکەن بۆ پەروەردەی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی زۆر گرنگە کار لەسەر ئەم فەجوەیە بکات. ئەم گاپە کە هەیە لە بینی مشریف و مدیرەکانە مامۆستایان و خوێندکارانە بۆچی ئەمە هەیە ئەمە جێگەی بەڕاستی پرسیارکردنە مامۆستا بەڕاستی جەوهەری بابەتی پەروەردە و فێرکردنە چەند ئێمە مدخەلمان هەیە چەند مخرەجمان هەبێت کە پرۆسێسەکەمان کە قسەی هەڵەستێ بە کارەکە باش نەبوو یا تێبینێ تەوقعاتی باش نەبوو بۆ ئەمە کەواتە ئەمە بۆ ئەمانە. بەڕێز پەروین ئەحمەد پسپۆڕی زانستی کۆمەڵناسی پەروەردەی سوپاس کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن. منی سپاسی جەناب دەکەم سپاسی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانیەکەم بۆ هاوکاریەکانی سپاسی ئەم 22 مەکتەبە ئەەکەم لە ترسم ناویان بێنم زۆر کاتەکە بڕوات و یاددانەیەکم بیر بچێ و بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا زۆر سپاسی ئێوە.